ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشت هێواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. پێشوازی لە ڕۆژی کۆمەڵە لە شارەکانی کوردستان. مانگرتنی کرێکارانی شارۆچکە سەناتیەکانی سنە. بەیاننامەی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دژ بە سەرکوتی معلیمان لە کوردستان. کۆبوونەوەی ناڕەزایی کرێکارانی شرکەتی جیهاد نەسری لۆڕستان. بەرزبوونەوەی ڕێژەی کوشتنی ژنان لە ئێران. پێشوازی لە ڕۆژی کۆمەڵە لە شارەکانی کوردستان. لە ڕۆژانی هەینی و شەممە 19 و 20 ڕێبەندانی 1403 هەتاوی کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شارەکانی کرماشان و بانە لەگەڵ نزیک بوونەوە بە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە پێشوازیان لەم ڕۆژە کرد. ڕۆژی هەینی 19 ڕێبەندان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بۆ ڕێزگرتن لە ڕۆژی 26 ڕێبەندان لە شاری بانە مەراسمێکیان بەڕێوە برد. مەراسمەکە بە سرودی ئینتەرناسیۆناڵ و خولەکێک بێدەنگی بۆ یادی ئازیزانی گیانبەخت کرد و دەستی پێکرد و پاشان بەشداربووان مێژووی کۆمەڵە و بارودۆخی سیاسی و ئابووری ئێران و کوردستان و ناوچەکەیاندایە بەرباس و لێکۆڵینەوە. هاوکات لە شاری کرماشان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە لە مەراسمێکدا ئەم ڕۆژەیان لە بنەماڵەی گیانبەخت کردووان کادر و ئەندامانی کۆمەڵە و بەندکراوانی سیاسی پیرۆز کرد. پاشان باسێکیان لەسەر گرنگی ڕۆڵی کۆمەڵە لە کۆمەلگای کوردستان و ئێران و هەروەها پێنج دەیەخەباتی بێوچانی کۆمەڵە بۆ وەدیهاتنی ئازادی و بەرابەری لە کۆمەلگادا کرد. مانگرتنی کرێکارانی شارۆچکە سەناتیەکانی سنە. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە کرێکارانی شارۆچکە سەناتیەکانی سنە بە بۆنەی لە سەرکار دەرکردنی کرێکاران بە بیانووی پچڕانی بەردەوامی کارەبا و نەبوونی داهات دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. خاوەنکارەکانی شارۆچکە سەناتیەکانی فازی 1، 2، 3 و 4 بە بیانووی پچڕانی بەردەوامی کارەبا و نەبوونی داهات بۆ دانی هەڵدەستی کرێکاران و هەروەها بە بۆنەی هاوسانکردنی هێزی کار لەگەڵ داهات ژمارەیەکی زۆر لە کرێکارانیان لە سەرکار دەرکردووە. و وەڵامدەرەوەی داخوازیەکانی کرێکاران نین. ناڕازیان بە کۆبوونەوە و داخستنی جادەکان تووڕێی خۆیان دژ بە کردەوەی خاوەنکاران دەربڕی و جەختیان لەسەرەوە کردەوە کە تا کاتی گەڕانەوەی کرێکارانی لە سەرکار دەرکرا و ناسنەوە سەرکارەکانیان. بەیاننامەی هاوبەشی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دژ بە سەرکوتی معلیمان لە کوردستان. کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەرکوتی سیستماتیکی معلیمان لە کوردستانیان شەرمەزار کرد و خوازیاری گوشارێکی زۆرتر لەلایەن ڕێکخراوەکانی لایەنگری مافی مرۆڤ لە هەموو دنیا بۆ سەر کۆماری ئیسلامی بوون. ئەم بەیاننامە کە لەلایەن 13 ڕێکخراوی مافی مرۆڤەوە واژۆکراوە جەختی لەسەر دەست بەسەرکردن سەپاندنی حکمی قورسی بەندکران و سێدارە و هەروەها سازکردنی دۆسیەی ئەمنیەتی بۆ معلیمان بە تایبەت پاشۆڕشی ژن ئازادی کردووە و خوازیاری کۆتایی هێنان بە دەست بەسەرکردن و گوشاری کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی لە کوردستان بوون. ئازادی بنیامین ڕەحیمپور بە دانانی بارمتە. ڕۆژی شەممە 20 ڕێبەندانی 1403 هەتاوی بنیامین ڕەحیمپور هاوڵاتی خەڵکی شاری سنە دوای تێپەڕبوونی 19 ڕۆژ بەسەر دەست بەسەرکرانی بە دانانی بارمتە ئازاد کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم هاوڵاتیە تەمەن 33 ساڵە بە هێرشی هێز ئەمنیەکان بۆ سەر شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بنەماڵەی و بەندکراوە سەرەڕای بە دوواداچوون لە سەردۆخی تەندروستی بنیامین تا چەند ڕۆژ لە شانۆرنووسی ڕۆڵەکان ئاگادار نەبوون کە دوایی بە دانانی بارمتەی 500 ملیۆن تمەنی بە مەرج ئازاد کرا. کۆبوونەوەی ناڕەزایی کرێکارانی شرکەتی جیهاد نەسری لۆڕستان. ڕۆژی هەینی 18 ڕێبەندان کرێکارانی شرکەتی جیهاد نەسری لۆڕستان دژ بە دۆخی خراپی معیشەتی و نەبوونی ئەمنیەتی پیشەیی لە بەردەم مۆستانداری لۆڕستان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی هەڵدەستە دواخراوەکان، گۆڕینی گرێبەستەکان، بەرپرسیارەتی بەرپرسان لە ژیان و معیشەتی کرێکاران و هەروەها پێدانی کارانە بوون. بەڵام خاوەنکار و بەرپرسانی ئەو شرکەتە
وەڵامی ناڕەزایەتی و داخوازیەکانیان نەداوەتەوە و هەڕەشیان لە کرێکاران کردووە کە لە ئەگەری بەردەوامی مانگرتنیاندا لەسەر کار دەردەکرێت. ئەشکەنجە و ئازاری چالاکێکی کرێکاری لە زیندانی عەدڵابادی شیراز. محەممەد داوەری چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی عەدڵابادی شیراز لە نامەیەکدا باسی لە ئەشکەنجە و ئازاری خۆی و بەندکراوانی دیکە لەو بەندیخانەیە دەکات. ناوبراو لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی شیرازەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە نارەکانی کۆماری ئیسلامی و تەبلیغ دژ بە نظام حکمی 8 ساڵ و 6 مانگ زیندانی تعزیری بەسەردا سەپێنراوە. ئەو چالاکە کرێکاریە لە نامەیەکدا ئاماژەی بەوە کردووە کە بەندکراوان لەلایەن بەرپرسانی زیندانەوە هەڕەشەی دەستدرێژی سێکسی و ئەشکەنجەیان لێکراوە و تەنانەت هەندێک لە بەندکراوان لە دەرمان و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیشیان بێبەش کراون. بەرزبوونەوەی ڕێژەی کوشتنی ژنان لە ئێران لە ساڵی ڕابردوودا لانی کەم 134 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە بە بیانووی کێشەی خێزانی کوژراون و ژمارەیەکی زۆر لە بکوژەکان بە حکمی یاسای کۆماری ئیسلامی ئازاد کراون. بە پێی ئاماری فەرمی لە ساڵی 1400 تا 1402 هەتاوی 165 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. لە ساڵی 1403 و تا ئێستا بەڕێژەی زیاتر لە 50% ژمارەی ژنانێکە لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون زیادی کردووە. زۆربەی بکوژان بە پشتیوانی یاسای پیاوسالارانەی کۆماری ئیسلامی توانیویانە خۆیان لە سزادان ڕزگار بکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی دزڵابادی کرماشان. بەیانی ڕۆژی چوارشەممە هەفتەی ڕێبەندان دوو بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون. بە پێی راپۆرتەکانە دوو بەندکراوە بە ناوەکانی سعید غوڵامی و مهدی ئەحمەدی لە ساڵانی ڕابردوودا بە تۆمەتی کوشتنی بانقەست حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. جێگای ئاماژەیە کە لە ساڵی ڕابردوودا لانی کەم 930 بەندکراو کە 5 کەسیان منداڵ بوون لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون بە داوای لێبوردنەوە کە بە ڕێژەی لانی کەم 24% بەرز بووە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.